لە بواری ترا خزمەت و جێدەستان زۆر دیارە. بەڵام یەش توجه ئەکاتەوە لە هەموو دکتۆرەکانی کە لە هەموو بۆنێکی هونەریە جەناب سپۆنسەری لە هەموو یادێکە جەناب وەکو خۆت حزورت هەیە، وەکو ناوت حزورت هەیە، وەکو ئەو یارمەتیانی پێشکەشی ئەم یاد و سپۆنسەر و مەسەن پەیکەر و زۆر شتە سلێمانیا کرێ وەجێکی جوانیەوە بە شاری سلێمانی دەستێکی جەنابتانی تایە. ئەم خولیایە لە چۆن سەری هەڵا؟ سپاسانەکەم، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. عشق و خولیای ئینسان بۆ نیشتیمان کۆتایی نییە. من کە کوڕی ئەم شارە، ئەم میلەتە، ئەم کوردستانم، یەکێکم لەو ئینسانانەی کە بە عشق و خولیاوە یادی تێکۆشەرەکان، ئینسانە بە ئەمەکان، ئەوانەی ڕۆژێ لە ڕۆژان خزمەتی ئەم نیشتیمانەیە کە خۆم بە خەرزاریان نەزانم. هەر ئەوەشە کە هەموو ئینسانێک ئومێد و هیوا و ئاواتێکیە لە ژیانە. بیرمە هەموو ژیانم بریتی بوو لەوەی کە لەگەڵ ئینسانە بە ئەمەک و قەڵەمە جوانەکان سەربەرزەکانی نیشتیمانە لە بەرەیەکی گەورە بووین کە ناوی بەرەی نیشتیمان بوو. کۆش و خەبات و هەوڵ و تێکۆشانمانە کرد. ئەم شوێنەی کە ئێوە ئەیبینن ئەمە زیندانی ئەمنی بەعسەکان بوو. بەڵام توانیمان بەو ئیلهامە گەورەی قوربانیانەی کە تێکۆشەرەکانی نیشتیمان بەخشیان بە نیشتی